الذين آتيناهم الكتاب يتلونه حق تلاوته أولئك يؤمنون به ومن يكفر به فأولئك هم الخاسرون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين حق حمده، والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. بینەرانی بەڕێز و خۆشەویست، خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی نەسیمی قورئان بە خزمەتتان گەیشتینەوە. هیوادارم بێتە مای ڕەزامەندی خوای پەروەردگار و پاشان سوود و قازانج بۆ هەموو لایەک. خۆشەویستان، من دانا ڕەحیم لە خزمەتتانم لە 15 ڕەمەزانەوە ئینشاءڵڵا بۆ پێشکەشکردنی ئەم بەرنامە لە خزمەت قورئانی پیرۆز و لە خزمەت ئەم قوتابیەت چاوگەشانەدا. بینەرانی بەڕێز و خۆشەویست، بەرنامەکەمان پێشەکی بابەتێکە لەسەر بابەتی زانستی تەجوید بە تیۆری یاخود بە نەڤەری، و دواتر سوورەتێکی تایبەتمان هەیە ئەی خوێنینەوە و دواتر ئەم قوتابیەت چاوگەشانە ئەی خوێندنەوە و هەڵوێستاکەین لە خزمەت چەند ئاەتێکە. خۆشەویستان، ئەو بابەتە ئێمڕۆ کە هەڵمان بژاردووە تایبەتە بە پیتی ڕا. پیتی ڕا خۆشەویستان، ئێمە ئەزانین کە لە هەندێک حاڵەتە بە قەڵەوی دەخوێنرێتەوە و لە هەندێک حاڵەتیشە بە ناسکی دەخوێنرێتەوە. پێشتر لە بەرنامەکانی پێشوە باسی چەند پیتێک کراوە کە هەمیشە ئەو پیتانە قەڵەون کە بریتێ لە حەوت پیت خوسە ضەغتین قیض. ئەم حەوت پیتە هەمیشە قەڵەوە، بەڵام هەندێک پیتمان هەیە لە هەندێک حاڵەتە بە قەڵەوی دەخوێنرێتەوە، لە هەندێک حاڵەتیشە بە ناسکی دەخوێنێتەوە. یەکێک لەو پیتانە پیتی ڕائە کە بە قەڵەویش دەخوێنێتەوە، بە ناسکیش دەخوێنرێتەوە. ئێمە ئەگەر بمانەوە پێناسەی قەڵەوی بکەین، خۆشەویستان، بریتیە لە قەڵەویە کە بەسەر پیتەکەدا دێت و دەم پڕ دەبێت لەو دەنگە و لەناو دەممانە دەنگدانەوەیەک دروست ئەبێت. ئەویش هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کە گەرومان تەسکە بێتەوە و دەنگەکە بەرەو مەڵاشومان دەڕوات. ئەگەر ئێمە سەرنج بین لە پیتی ڕائە، 8 حاڵەتمان هەیە کە بە قەڵەوی دەخوێنرێتەوە. خۆشەویستان، یەکەم حاڵەت، قوتابیانی خۆشەویست، بینەرانی بەڕێز و خۆشەویست، یەکەم حاڵەت چییە؟ ئەوەیە کە پیتی ڕاکە فەتحەی هەبێت، واتە سەری هەبێت. بە نمونە وشەی ڕەمەضان ناڵێن ڕەمەضان، بەڵکو بە قەڵەوی خوێنڵین ڕەمەضان، بەم شێوازە. حاڵەتی دووەم، ئەگەر ساکین بێت، زەنەی هەبێت و پێشەوەی فەتحەی هەبێت. بۆ نمونە وشەی مەڕیەم ناڵێن مەریەم، بە قەڵەوی ڕاکە دەخوێنینەوە. ئەمە حاڵەتی دووەم. حاڵەتی سێممان خۆشەویستان کە ڕا بە قەڵەوی دەخوێنرێتەوە، ئەگەر ڕاکە سکوونی هەبێت و پێش خۆی جگە لە پیتی یای زەنەدار بێت. بۆ نمونە وشەی العەسر. العەسر کە ئاەتەکە فەرمێ والعەسر، ناکرێ بڵین والعەسر بە ناسکی بیخوێنینەوە. لێرەدا خۆی ساکینە پێشی فەتحەی هەیە، بەڵام لەو بینەیە کە پیتی سادەکەی نابێ پیتی یا بێت. حاڵەتی چوارم خۆشەویستان ئەوەیە کە پیتی ڕا ضەمەی هەبێت هەمیشە، وەکو کەفەڕوو. ئەگەر ضەمەی هەبوو ئەوە بە قەڵەوی دەیخوێنینەوە. حاڵەتی پێنجام، ئەگەر پیتی ڕا زەنەی هەبێت پێش خۆی ضەمەی هەبێت، وەکو شەی القورئان، ناکرێ بڵین القورئان، بەڵکو بە قەڵەوی دەیخوێنینەوە. حاڵەتی شەشەم خۆشەویستان ئەوەیە کە پیتی ڕا زەنەدار بکرێت، پیتی پێش خۆی بە هەمان شێوە زەنەدار بێت، واتە ساکین بێت، و پیتی پێش ئەویش ضەمەی هەبێت. بۆ نمونە وشەی خوسر، لێرەدا ناتوانین بڵین خوسر، بەڵکو ئەبێ بە قەڵەوی بخوێنەوە، خوسر، ڕاکە بە قەڵەوی دەخوێنرێتەوە. حاڵەتی حەوتەم خۆشەویستان ئەوەیە کە پیتی ڕا زەنەی هەبێت و پێش ئەم زەنەیە کەسرەیەکی توشهات بێت. کەسرەی توشهات یعنی چی؟ یعنی کەسرەکە ئەسڵی نەبێت. بۆ نمونە وشەی ئیڕجیعو، ناکرێ بڵین ئیرجیعو، بەڵکو بە قەڵەوی خوێنەوە، چونکە کەسرەی ئەو هەمزەیە کە ئیڕجیعوە کەسرەیەکی توشهاتە عاریضە بە قەڵەوی دەیخوێنەوە. یاخود الذي ارتضى لهم، ارتضى ناڵین ارتضى، بەڵکو بە قەڵەوی ارتضى ئەی خوێنینەوە. حاڵەتی کۆتایی و هەشتم خۆشەویستان ئەوەیە کە پیتی ڕا ساکین بێت، زەنەی هەبێت
و پێش خۆی کەسری هەبێت و دوای پیتی ڕاکە پیتێکی ئیستیعلا هات بێت. لێرەدا ئاگامان لەو حاڵەتە بێت خۆی ساکین بێت پێشی کەسرەیەکی ئەسلی بێت بەڵام دوای ڕاکە پیتێکی ئیستیعلا هات بێت. ئەبێمە پیتە ئیستیعلاکەمان لەبەر بێت کە حەوت پیتە خوسە ضاغتین قیض ئەم حەوت پیتە ئەبێت لەبەرکەین چونکە زۆربەی کات ئیشمان بەم حاڵەتە ئەبێت. نمونە لەسەر حاڵەتی هەشتم خۆشەویستان ئەوەیە کە وشەی وئیرصادا ناڵین وئیرصادا بەڵکو بە قەڵەوی ئەیخوێنینەوە وئیرصادا بەم شێوازە ئەیخوێنینەوە. قیرطاس فیرقاه بەم شێوازە ئەم سێ نمونەیە لەسەر حاڵەتی هەشتەمە. ئەمە بە کورتی قوتابیانی خۆشەویست بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەو هەشت حاڵەتەیە کە پیتی ڕا تیایدا بە قەڵەوی دەخوێنرێتەوە. ئاگامان لەو هەشت حاڵەتە بێت بە نمونونەکانەوە ئەگەر هەردانە و نمونەیەشی لەبەر بکەین ئەو کاتە بۆمان ئاسان دەبێت. بەڵێ خۆشەویستان ئێستا دێنە سەر سوورەتی ئەلفەجر. سوورەتی ئەلفەجر لاپەڕا 593 خۆشەویستان ئەی خوێنینەوە دواتر هەڵوێستاکەین لە خزمەت ئاەتەکانە بەڵام لەبەرەوەی سوورەتەکە کەمێک درێژە 30 ئاەتە ئێمە 14 ئاەتی سەرەتا ئەمڕۆ هەڵەبژێرین ئەی خوێنینەوە و دواتر گوێبیستی قوتابیانە بین و بزانین خوێندنەوەکانیان چۆنە و لە خزمەتیانە دەبین. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والفجر. آيات يكم خوشويستان كائمة بيتي باسي بيتي راء مان كرد ليردا تايبت بنديك هي لم خوينويا بيتي راء ليرا خۆی لە ئەسڵا کەسرەی هەیە بەڵام لەبەرەوەی ئەوەستین لە کۆتایی ئاەتایە سکون وەرئەگرێت و پێش خۆشی ساکینە وتنی ئەم وشەیە کەمێک ڕاهێنانی ئەوێت هەتاوەکو زمانمان ڕابێت لەسەری و پیت وەڕاکە بە قەڵەوی ئەخوێنینەوە چونکە خۆی ساکینە پێش خۆشی ساکینە و پێش ئەویش پێش پیتە ساکینەکەیش فەتحەیە واتە ڕاکە ئەنجا جیمەکە سکونی لەسرە پیتی فاکە فەتحەی لەسرە. ئەڵێن چی؟ والفجر بەم شێوازە وليال عشر بە هەمان شێوە عشر لەسەر پیتی شینەکە کە سیفەتی ڕێخۆ و تەفەشی هەیە کەمێک ئەمێنینەوە عشر بەم شێوازە ڕاکە لە جێگاڵین وليال عشر بەم شێوازەی خوێنینەوە. والشفع والوتر والوتر ئەم وشانە پێویستە چەند جارێک بوترێتەوە هەتاوەکو زمانمان ڕایەت لەسەری هیچ قورسێکی تیانە تەنها بەڕاهێنان ئێمە ئەتوانین فێری خوێندنەوەی ئەم وشانە ببین. والوتر پیتی تاکە سکونی ساکینە و سیفەتی هەمسی هەیە وتر بەم شێوازەی خوێنینەوە والوتر والليل إذا يسر ئەگەمان لە وشەی یەسر بێت بە هەمان شێوە بە قەڵەوی خوێنینەوە چونکە خۆی ساکینە پێش خۆی بە هەمان شێوە ساکینە پێش خۆی فەتحەیە ئەڵێن چی؟ یەسر نەڵێن یەسر. ئاەتی پێنجەم خۆشەویستان هل في ذلك قسم لذي حجر. هل لەسەر پیتی لامەکە کەمێک ئەمێنینەوە چونکە سیفەتی چی هەیە؟ سیفەتی کاک محەممەد سیفەتی بەینیەی هەیە بێ ئاگامان نەبێ یەکسەر نەڕۆین نەڵێن هەل کەمێک ئەمێنینەوە هەل فی و قەلقەلەیشی نەکەین نەڵێن هەل في ذلك قسم لذي حجر پیتی قافەکە لەویادا بە چی خوێنینەوە؟ بە قەڵەوی ئەی خوێنینەوە قا ناڵێن قسم لذي حجر بەم شێوازە ئاگامان لەو شەی حیجر بێت ڕاکە بە چی خوێنینەوە؟ کاک ئەنەس ڕاکە بەچی؟ بە ناسکی دەستی خۆش بێ بارەکەڵڵا بۆ چونکە خۆی ساکینە و پێش خۆی ساکینە پێش ئەویش چییە؟ کەسرەیە ئاگامان لەو حاڵەتە بێت حیجر نەڵێن حیجر بە قەڵەوی نەیخوێنینەوە. ألم تر كيف فعل ربك بعاد. ئەلم لەسەر پیتی میمەکە کەمێک ئەمێنینەوە هەتاوەکو سیفەتی مینگەکەی دەر بکەوێت. ئەلم یەکسەر ناڵین ئەلم
ياخد قلقلي بكين ألم ترى ترى وقاما لو شي تاكبت لبراك قلوي نكين نلين طرى باشا بقول بان نلين طرى بلكو تا بناسي خوينتو ترى بمشي وازا أي خوينينوا كيف فعل ربك بيتي راكبة شي خوينينوا كاك رجوان بقلوي بوشي لبروي فتحيه بارك الله ربك بعاد أو دالا كاك شراس صفتي شي هي بعاد صفتي قلقلي هي بارك الله صفتي قلقلي هي بعاد مخرجك برئين لويايا آياتي حوتم إرم ذات العماد إرم بيتي راكا چي زاني بقلوي يا بناسكيا بقلوي دخيونيتوا بوشي چي بيمالي چونك فتحي لسرا ذات العماد كاغنس أو دالا صفتي چي هي صفتي قلقلي هي قلقليش إما زانين أويك مخرجك برئين بعاد ممشي وازا ك دالك بيشوي زمان من بريئين لا مخرجكوا التي لم يخلق مثلها في البلاد ممشي وازا لم يخلق أو خايا بشي خوينينوا با قلوي دي خوينينوا كاك محمد بشي خوينينوا يخلق با يخلق خاك با قلوي خوينينوا قافكيش بقلوي خوينينوا قلقلي هيا في البلاد بهمان شوا بيتي دالك با قلقلي صفتي قلقلكي دار أخين وثمود الذين جابوا الصخر بالواد وشي ثمود أقامان ليبيت نيكين بثمود بسي نيخونينوا بلكو بيتي ثاء لبروي لزماني كردية نية توزيك لسر ايمين توي كرد جارجار او تيكالية اكين بچي اكين بس بتايبت او كسانيكا سرتا قرآن فير ابن علين چي وثمود اقامان ليبيت نيكين وثمود بيتي ثاء بيخونينوا جابوا الصخرة بيتي صادك قلوة مفخمة بيتي خاءك قلوة صفتي رخاويه الصخرة وبيتي راكش بقلوي دخونينو چونك فتحي هيا بالواد بمشي وازا اقاما لا صفتي قلقلة بخوش ويستان دنگي تر لقل يا دروس نبيد نلين بالواد ايك دروس ببيد ياخد دنگي ناساز بلكو تنها بيتي دالك بالواد بمشي وازا وفرعون ذي الأوتاد وشي فرعون اقاما لبيت هرچنه باسمان نکردو بەڵام ئەو ڕایە بە قەڵەوی ناخوێنرێتەوە خۆی ساکینە پێش خۆی کەسرێ هەیە بەڵام سەیری دوای خۆی ئەکەین ئەگەر پیتی ئیستیعلا بوو ئەوە بە قەڵەوی ئەخوێنرێتەوە ئەگەر پیتی ئیستیعلا نەبوو ئەوە بە ناسکی ئەخوێنێتەوە ناڵین وەفیڕعەونە ئەڵێن چی وەفیرعەونە هادی هەمووتان بێکەوە وەفیرعەونە زۆر باشە ذی الأوتاد بەم شێوازە الأوتاد أو واوا صفتي ليني هي أو بمشي وازا أوتاد إما أتوانين أو مدانا بدو بچوار بشاش دريش بكينوا خوشويستان أتوانين بلين الأوتاد واتا دريش كدنوي مدك بدو بچوار بشاش ئەگەر لە سەرەتایە بە دوو هاتین جوانتر وایە هەمووی بە دوو بخوێنینەوە ئەگەر لە سەرەتایە بە چوار هاتین جوانتر وایە هەمووی بە چوار بخوێنینەوە ناکرێت ئاەتێک لەسەر مەدەکە بە دوو بوەستین ئاەتێکی تر بە چوار بوەستین چونکە شێوازی خوێندنەوەکەمان وا جوانترە و گونجاوترە الذين طغوا في البلاد طغوا خۆشەویستان ئاگامان لە غەین بە قەڵەوی ئەخوێنێتەوە طغوا أو وجوان دربخين صفتي ليني هي في البلاد وبيتي لام في بمشي وازا كم يقل سري أمينين في البلاد أقام اللي بقلقلينك نلين في البلاد بمشي وازا نيخوينوا بلكو
في البلاد هذه متعنى بلينوا في البلاد زور باشا فأكثروا فيها الفساد جاري ميلينو قيناكا فأكثروا بيتي كافك شي هي همسي هي هذه هم ببلين فأكثر حرف ثا كمالين فأك وبشي وازا همس شي ويك هواي لقال يديتها درو دنجرجيا كان ما نالريتو فأكثروا بيلينوا فأكثر زور باشا او رايه بچی خوينينوا بقلوي اخوينينوا چونك چی لسرا چونك ضمي لسرا كاكا محمد اگا من لبيت ضمي لسرا فتحك هي بيتي ثاءك فأكثروا فيها الفساد بمشي وازا خوش ويستان بيتي دالة كمان باسكت فصب عليهم ربك سوط عذاب وشي فصب أجمل فاكولا بايك بقلوي نكين نلين فصب تنها تشي لو يا قلوة بيتي صاد هذه بمبلين فصب أجمل بزور باشا عليهم ربك أو رايج بهمان شو قلوة سوط أو سينا أقل بكين بساط خلنو كمان راستا نخير شكا بيتي سين جواز لبيتي صاد بيتي سين صفتي تفخيمي واستعلاي نية نلين صوتا بلكو سوطا بسين بيخونينوات شونك أقل بكين بساط معناكي يكجار دقورت بهماشو عذاب بيتي بايكا صفتي قلقليه خوي عذاب أقل بروين چی لە ژێرایە؟ تەنوینی لە ژێرایە بەڵام ئێمە هەر لەسەر کۆتایی هەر پیتێک وەستلاس هەر وشێک وەساین چی وەرەگرێ؟ سکون وەرەگرێ عذاب بۆم بڵێن؟ عذاب إن ربك لبالمرصاد ئاەتی چواردە کە ئەمڕۆ کۆتایی پێدین تا ئەویایی خوێنینەوە وشەی ئینە ئەگامان لێبێ زۆر درێژی نەکەین نەڵێین ئینە کەسرەکە درێژ نەکەینەوە بەڵکو نونەکە درێژ ئەکەینەوە سیفەتی چی هەیە لەوێ نونەکە چێ پێمەڵێ شەدەدارە کە شەدەی هەبوو نون ئەبێ مینگەکە چی لێ بکەین ئەبێ مینگەکە درێژ بکەینەوە ئەبێ مینگەکە درێژ بکەینەوە ئینە بەم شێوازە ئادی بێم بڵێن ئاگاتان لە کەسرەکە بێ درێژ مەکەن مەڵێ ئینە بە کورتی بەس نونەکە درێژکەنەوە ئینە زۆر باشە ربك ڕاکە بە قەڵەویە لەبیلمیرصاد المرصاد خۆشەویستان پیتی ڕاکە ساکینە پێش خۆی کەسرەی هەیە دوای خۆی پیتی ئیستیعلایە ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ فیرعون چه جیاوازیکیەیە؟ ئەم لە دوای پیتی ئیستیعلا زۆر باشە بەڵام فیرعون لە دوایەوە پیتی ئیستیعلا نەهاتووە کەواتە ئەگەر پیتی ئیستیعلا هاو ئێمە پیتی ڕاکە بە چی خوێنینەوە؟ بە قەڵەوی دەیخوێنینەوە أعوذ بالله من الشيطان الرجيم أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم والفجر وليال عشر والشفع والوتر والليل إذا يسر هل في ذلك قسم لذي حجر لذي حجر ألم تر كيف فعل ربك بعاد إرم ذات العماد تنزيات برسكنوا
التي لم يخلق مثلها في البلاد التي لم يخلق مثلها في البلاد وثمود الذين جابوا الصخر بالواد وثمود الذين جابوا الصخر بالواد وفرعون ذي الأوتاد وفرعون ذي الأوتاد الذين طغوا في البلاد الذين طغوا في البلاد فأكثروا فيها الفساد فصب عليهم ربك سوط عذاب فصب عليهم ربك سوط عذاب إن ربك لبالمرصاد إن ربك لبالمرصاد. بارك الله فيكم دەست و چاوتان خۆش بێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بەوەندا کۆتایی دێنین بە بەڵگەکانی بەرنامەکانی ئەمڕۆمان تا لە بەرنامەی داهاتوودا بە یەک دەگەینەوە بەخوای گەورەتان دەسپێرین وەسەلامو عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. آتيناهم الكتاب يتلونه حق تلاوته أولئك يؤمنون به ومن يكفر به فأولئك هم الخاسرون.